بەڵێ زێدەکردنا موچەیەن خەنە نشینان و کارگەریاوێ لەسەر دەبارە ژیانی و ئابۆرێ نێوزاد بینگۆل خەنە نشین و شرۆڤەکاری سیاسیش دیار بکرێ میوانێ منە سلااف بۆتە کەک نێوزاد کەک نێوزاد نۆها خەنە نشین موچەی واش سەدی 25 هاتە زێدەکردن ئەف یەک چ باندۆر کرد خەنە نشین لەوێ زێدەکردنی چاوا تەماشە دەکەن Evet, tabii Türkiye'de Türkiye açlık sınırı 11.400 lira حجاریه emekli maaşları gelek mezinin و maaşın خاننشین gelek جوانه اف موچه ناوین 7500 لیره یعنی ام دچین بیجن کو 408 دلار سنورن حجاریه بله 288 دلار موچه می خاننشینه بو چوا ام و که دکارن دبارش جیانه خواه بکن کریا کو پرده خواز دکه پتری 7000 لیره اف اکونومیکه کن بحث دکن و هر وها خاننشین اف موچه کوردگری تنه دکاره بشکی جمزاختین خواه پاره بده جبرکو جبو ممورن یک جاری 8000 لیره هاتن زیده کرن به آوائه که کو افریجه انفلاسیونی بو کل ترکیه هبو اگر جبو خاننشینن جیف یک هاتبا جیب جی کرن خاننشین جی باشتر ده بو خاننشین چاوری وی که ده کرن دولت رو بشوی باقچلی دگوتی کو خاننشین نکارن بوی که دبارە ژیارە خۆ بکەن جبۆ خانەنشینە بۆ ئومێدێک کو ئەردۆغان جارێکە دن زێدەبوونەکە دەموچیاندا چێ دەکە لێ بمەخابنی وێژ لە گۆری وێ قانوناک و هەیە لە پەرلەمێن و هات پەسەندکردن موچێن نزم یێ خانەنشینێ 7500 لەرەمان gelek deng bilind bûn li hemberveyekê jaliyê xanenişînan lê piştî vê dimcimêrem dikarin tiştekî bikin. Kek newzat niha medyanêziyekî desthilatê dibêje neh 10 milyon xanenişîn hene û zêdetir zêdekirina mûçeyê xanenişînan dê tesîreka xerab li aboriya Tirkiye bike. Tu çawa dinirxîne? Evet, aslında Türkiye'de emekli Türkiye 16 milyon خاننشین هنه 16 milyon جوانه هنه موچه خاننشینان جبر کو گلکی که ماوین کو کار دکن ناخوازن ببن خاننشین جبر کو موچه گلکی که ما افجی دبا صدمکو کار نبا جبر کو خلق ناخوازه ببا خاننشین اگر جماره کی باش با موچه خاننشینی اوین کو تمنی وان دگشت خاننشینی او د خاننشین دبن و هر وهره و دکرنج بو خلق دین کو بین وی کاری بکن لشون اوی خلقی کو تمنی وان یم مزنه و هر وها دما خلق خاننشین دبا دکه و هم بری حجاریه خو خاننشین کن لگوری ده صلاتا مدیای ده صلاتی روشا خاننشینی گلکی باشه لگور نوچین ده صلاتی لیل دمین هر داویه اوین نزیکی حکومتی وکا سردار ارسن کو روزنامه وانه بوا خاننشین و گوتیس نکارم کو
بویەکی دەبارە ژیانە خۆ بکەم ئەم بوون شاهدن بۆ ئێرن بڤی ئاوایژی تەنێ دەسەڵاتە میدیای نە بەلکو مەدیان نزیکن دەسەڵاتێژی vەیەکێ دەبێژن و خانە نشینی نکارن بڤی موچێ دەبارە ژیانە خۆ بکەن و پێویستە موچێوان بێ زێدەکردن لێ داویە دەمژمێرن پێشترین بەریابێن vەیەکێ ئەردۆغان ڕەنگە جارەکە دن موچێ خانشینان زێدە بکە ئەف دەبەیانژی نابە لێ ئەڤێن 7500 تەلێن موچێ وەردەگرن براستیژی لەگەل هەژاریە ڕوبڕوونە و ڕەنگەم دێ عارەفەیە تەقینەکە دنەڤبەرە خانە نشینان دەبین لە ناڤا تورکێ چونکە تورکێدا مرۆڤ جارەکە دید زەمانێن داویدە بڤی پارەیەک و دکەوە دەستێواندا دەبارە ژیانە خۆ ناکن بله کەک نەوزەتوەکەی تە دەست نیشان کرد یعنی بقاسی 9 میلیۆن ئێک و بەس خانە نشینی دەگرن هەنە یعنی ئەف پەرە گەلو تەسیرێکی چاوا لە ژیاناوان دکە تەسیرێکی چاوا لە ماڵباتاوان دکە ئێک و ji dervê xane nişîniyê ve tu perêwan tînene wê debarê de ger tu me agahdar bike. Evet, bunu tabii artık بله ژنها شون دەناوات تۆڕەنجڤایەکیدا کاریگەریە vەیەکێ و دوشنجێ نوێ ددنمە ئەم دەبینن و دنەوە سوسیال میدیایدا خەڵک و خاننشینن دکن گریە و نکارن بوو نەڤیە خۆ بکوڕ و ئەڤێن لە دەردورن وانە جەژنەیەکێ بدن وان ئەو ڕادەمەدنەوە سوسیال میدیێدا دکن گری و هەروەها کارێ دووەم ژی دکەن لێ کارێ دووەم تونە لێ ئەو هەندێک ژوانە دنەوە تۆڕەنجڤاکیدا دەبێژن و ئەم نکارن ئێدی ژیان بکەن و ئەم vەیەکێ دەبینن تۆڕەنجڤاکیدا دناڤە خانە نشینیەدا و 25 سەدی زێدە دەبێ یە سەرۆ کۆمار 95 سەدی زێدە دەبێ و هەروایە مامورانژی پەتری سەدی سەد موچە زێدە دەبێ ئەڤا کوبووم و ماموران ئەڤێن کۆبووەندەمێن پەرلەمنتۆیە بوو سەرۆکاتیا کۆمارتێ زێدەکردن گەلێکی مەزنترەژوێ کۆش بوو خانە نشینان تێ زێدەکردنە خانە نشین دنەڤە ڕەوشەکێدەنەک و گەلێکی هەژار ئەژی خانە نشینەکەم نەهات گەل ساڵێن پێشتر دوو جارژێ موچەی ئاسکێری پتر بوو لێ نەها لە بن موچەی ئاسکێریە ینی نەیەکسانیەکە جڤاکی مەزن هەیە نەها دنەڤە موچەیان دەیە دەما توش بوو کارکردن حکوومەتێ موچێ زێدە دکی موچەی خانە نشینەک و گەلێکی کێمە ئەم دکارن بێژن و کەتن ڕەوشەکە هەژاریە ji بۆ کارکردن سوسیال چاوا دەبێ هەڵبژارتنên navxweyî dibin çi کاریگەریەکێوی لەسەر دەبێ ez باوەڕ ناکەم و کاریگەری هەبێ ji ber ku di zemanên dawî de civaka Tirkiye gelekî hatiye guhartin 16 milyon xane nişîn hene opozisyon got em ê moçeyê xanişînan gelek zêde bikin 15,000 teleyan jî weke cejnane bidin we lê opozisyon qazanc nekir helbijartin ez bawer nakem dê helbijartinên bên de jî qazanc bikin Gelek spas Nevzat Bingöl xanenişîn şîrovekarê siyasî ji Diyarbekirê gelme.